هێزên Iraqê teqeyê li xwepêşanderan dikin. Dadwerek li Amerîka cizayên herî sivik vedbira. û em ê xwarinên cuda û berhemên çandinê di Festîvala Enkerê de bibînin. سلااو و ڕێز و هیڤێن دەمەخۆش دەگەڵ کورد کۆنەکشن ji dengê Amerîka li Washington. لای منیشەوە سڵاوم کاتەوە هەموو کاتێکتان باش. هێزên Iraqê teqa li xwepêşandanan dikin û gaza rûndekirêj li dijî wan li navenda Bexdayê bi kar dîînin çend demijmêran piştî ragihandina qedexeya hatinûçûnê li paytextî. Ew qedexe dû rojan bû piştî protestoyên dijî hikûmetê. Doh dengê teqînan li girînzûniya herî parastî hate bîstin ji roja sêşemê were bi dehan xwepêşander hatine kuştin û bi sedan jî birîndar bûne. ئەگەرچی سەرەتا هیواکان زۆر بوون بۆ چاکسازی لە عێراقدا، بەڵام ئێستا و پاش تێپەڕبوونی زیاتر لە ساڵێک بەسەر پێکێنانی حکوومەتەکەی عادل عەبدولمەجیددا ئەو هیوایە لای خەڵک بە ئەندازەی جاران نەماوە و دروشمەکانیان هەر تەنها دژ بە حکوومەتیش نییە، بەڵکو دژ بە لایەنە سیاسیەکانیشە. خۆپیشاندانەکان ئاشتیانەن، ئێمەش بە ئاشتیانە کار دەکەین، بەڵام دەسەڵات بەگول لە وەڵامیان داوینەتەوە، بە بۆبمی فرمێسکڕژێن وەڵامیان داینەوە، لایەنەکانتان لێمان دەدەن و ئێمەش هەر بەردەوام دەبین و ناکشینەوە و هەرگیز ناکشینەوە. حکوومەتی عێراق دان بەڕەوایی داواکانی خەڵکدا دەنێ، بەڵام داواش دەکا یارمەتی بدرێ بۆ بەجێگەیاندنی ئەو داوایانەیان. داواکانتان بۆ بەرەنگاربوونەوەی گەندەڵی و دابینکردنی دەرفەتەکانی کار و بایخدان بە گەنجان و ریفۆرمی هەمەلایەنە داوای ڕاست و دروستن و هەروە ئەو نیگرانیانەی دەری دەبڕن نیگرانیە سەرچیەکانی ئێمەیە و بە دوواداچوونیان لەسەر دەکەین و کۆ دەبینەوە وەڵامی هەموو داوایەکی ڕەوا دەدەینەوە. سەرۆکوەزیری عێراق جەخت دەکاتەوە لەوەی گرتنەبەری ڕێوشوێنە ئاسایشیەکان بە ناچاری بووە و لە پێناو پاراستنی ژیان و ماڵی هاوڵاتیاندا بووە. یەکێک لەو هەنگاوانە سەپاندنی قەدەغەکردنی هاتوچۆ بوو، بەڵام ئەم قەدەغەکردنە نەبووە مای ڕێگەگرتن لە خۆپیشاندان. لەگەڵ قەدەغەکردنی هاتوچۆشدا هەر دەچینێت دەرێ و ناڕەزایی خۆمان دەردەبڕین، داوای مافەکانی خۆمان دەکەین و دەمانەوێت حکوومەت بگۆڕدرێت. ئەوەی ئەوان کردویانە بەرامبەرمان تەنانەت بەرامبەر داعش نایان کردووە. دەیان کەس لەم ڕووداوانەی عێراقدا کوژراون و بە سەدان برینداریش هەن، بە دووریش نازانرێ بەکارهێنانی زیاتری چەک هێندەی تر ڕەوشەکە ئاڵۆز بکات. خۆپیشاندەران دەڵێن ئەوانەی تەقە دەکەن خەڵکی عێراق نین. ژیانی خەڵک هەمووی تاڵان کراوە، خەڵک لەسەر شەقامەکان سوال دەکەن، کار نییە کە دێتە خۆپێشاندانیش تەقەت لێ دەکەن. ئەوانە هەمویان ئێرانین و بە فارسی قسە دەکەن، کە قسەیان لەگەڵ دەکەیت بە فارسی وەڵام دەدەنەوە. عێراقی هەرگیز تەقەت لێ ناکات. گەنجانی عێراق بەشداری سەرەکی ئەم شەپۆلی ناڕەزاییەن و بە پێی ئامارەکانیش زیاتر لە 40 گەنجان بێکار و بێداهاتیشن. لە عێراق نزیکەی 20 میلیۆن گەنجمان هەن کە لەژێر تەمەنی 20 ساڵیەوەن. ئەو گەنجانە لە سەروەختی سەدام حوسێندا نەژیاون، نازانن پێچر چوڕیداوە و کێشە و دۆستە سیاسیەکان چی بوون. ئێستاش بێ خزمەتگوزارین و دەستیان ڕەناگەت بە خوێندن و نەخۆشخانە و خزمەتگوزاریەکانی تریش ئیتر پشویان لێبراوە. بە پێی زانیاریەکانی کۆمیتەی دارایی و ئابووری لە پەرلەمانی عێراقدا ئەم وڵاتە لە ژێرباری قەرزێکی گەورەدایە بە بڕی 125 میلیارد دۆلار و وەک ئاماژەشی پێکراوە لە ساڵی 2003 و پاش ڕووخانی ڕژێمە دیکتاتۆریەکەی سەدام حوسێن زیاتر لە 400 میلیارد دۆلار بەهۆی گەندەڵیەکانەوە بەفیڕۆدراوە. هەر بۆیەشە ڕێژەی هەژاری هەروە دێ و زیاد دەکا لە تەواوی عێراقدا. تا دێت ژماری قوربانیان بەهۆی خۆپیشاندانەکانی عێراقەوە زیاد دەکەن، لە کاتێکدا ڕێبەری باڵای شیعەکان ئایەتوڵڵا عەلی سیستانی کە وتەکانی زۆربەی شیعەکان وەکو یاسایەک وایە لە بەیاننامەیەکدا داوای لە خۆپیشاندەران و هێزەکانی ئاسایشش دەکات خۆیان دوور بگرن لە توندوتیژی. دیاربەرواری ئەندامی پەرلەمانی عێراق سەر بە لیستی پارتی دیموکراتی کوردستان لەو توێژێکدا کە پێشتر تۆمار کراوە باس لەو خاڵانە دەکات کە مەرجعیەتی شیعە ئاماژەی پێکردوون. مەرجعیەتێ چەند خاڵێکێت گرنگ ینی باس لێکردن. یەکشانە ئەوە و پێشتر پرۆژێک وانە پێشکەش کردبوو داخواز حکومەتێک کردبوو کول سەر داخوازیەت خەلکی ڕاستن
بابت گندلیه و بابت بهدردانا پاره گشتی چاره سر کن طبعا اف بابت بري بترش 4 ساله بو حتى انه ك او يعني او بلانوانا دانا وك مرجعيات بو حكمات بجهنا اينا وبات اشتكى وكي رخنا سر حكمات ولاينا السياسيه تاجرتن دیسان آراسته پیامان آراسته پارلمان عراقی یعنی انجمن نینران بو کدویتن بارکی خوی درست رابن بو هندی او تشریعات درکبن بو هندی اولایان گردای رقابات مؤسسه حکمته و هر واسه برنامه حکمته بدرستاهی دیفچون سر بهت تکرنو پشتینگه خواستش حکمته ارکی خو رابطه بدرستاهی و خواستش دادگاه يعني اف پیامه گلک مهم بو راستی دادگاه و جهاز قضایی عام العراقي هاو يعني هاولت خوی درست بدن کوبشین وانگندلا يعني برف یا فایلتوان چاره سر بکن يعني اف کسی تاوید گندل بهنا دادگاه کرن يعني اف پیامات طبعا بشیوه کی گشتی سر هنده بول گل هندجی اوان پشتوانی خوب پیشان داره و پشتوانی المافت وانو و داخازت وانات کرد بەڵێ بەڕێز بەرواری زۆربەی خۆپیشاندەران داوای گۆڕینی حکوومەتەکەن پێت وایە لەم کاتەیە ئاڵتەرنەتیڤێکەیە بۆم حکوومەتە مرف نظانيتن بديل افلان السياسيه بانه كالجورابان دادي كي بن كينا بن وفاجي اك شو تحديات چونكه انه حكومات وك برلمان جي هاول دن قال في خلكيرين نخاره نين نرد وی خلکی نخوره داخوازت وان جوار گیره بس کسی واسه دیار نینت ساحه داد گوراپانه داد انزیش سر و چابه که واسه بید بجد بابو ازم خدانه وی باشا پیشتریش خوبشاندن چندین خوبشاندن لعراق روی داوه یعنی بردوام خوبشاندانانه رو دادن آیا جیاوازەکانی ئەم خوبشاندانی ئێستا لەگەڵ ئەوانی پێشووترا چین پیشتر تهدید هاتکردن لانه سیاسی یا لانه جواکی یا حتی مرجعیت که آینی پیشتر دا تهدید کردن دا وقتی دست نشان کردن دا عذرا بینن و دا خلکی رایخن یعنی مرویزانی اوه برنامه وا چیه او تشتی نکه چی بوی جوره که رایخ خستنه تیده های یعنی هم همی زانین اما کی سرپرشتیت کرد یعنی زالبون و سيطره و کنترل و کس نزانی درسته هیت کرده دایا جبر هنده جی مروف بنا حسید کو اگر روش هو صابت یعنی گل و خلکی حبیب طایبتی اف خلکی درکتین گلک شوانا سینلیت نافدا گنجت صابایت نافدا و اواناجی گلک شوانا نخلکیت نیاز نچ سیاست زانش بر هنده جی سرداری کردن گل و خوب پیشن دانه و کی سروک وزیران گوتی یعنی بابت امنی و بابت پاراستنا حکمت بابار پاراستنا خلکی بخو ممتلکات توان ده بابت سرکی بیتن بەڕێز بەرواری ئەم خۆپیشاندانانەی عێراق لە کاتێکدایە کە ئاستی ناکۆکیەکانی نێوان ئەمریکا و ئێران لە بەرزترین ئازایە و وەک خۆمان دەزانین عێراقیش هەم هاوپەیمانی وڵاتە یەکگرتوەکانی ئەمریکا و هەروەها هاوپەیمانی ئێرانیشە تۆ ڕات چییە لەسەر ئەمە او صراعين كانوا بين ايران وامريكا ده هيا جورابانوي نل عرض ايران نل عرض امريكا واتا جورابان بتريا وكاتيا خليجي ده يعني وكاتيات عراقي بخوش ده عراق خو جورابانا که هیچ تا بریار خونه ده کل گل ایران بیتن یا گل امریکا بیتن و اول نهی تقبل کردن يعني قالك محلل سياسي شلو بكار واصل هندت كان يعني عراق بياكو بريارة خوب داتن يوم درسته هي بشتباني الإيراني بكاتو كبيتا بنهجمونا به يانجي ملكتشي بريارة آبوري واقتصاد دولتي وأمريكا بيتن دیار بەرواری ئەندامی پەرلەمانی عێراق زۆر سپاس دەکەین بۆم دەرفەتە سپاس گەلک سپاس قالك جخاني من اندام كمالا دولة اسلامي داعش دست هبويا دتاوان في كمالا راديكال ده هنك جوانا ولاتين روش آفاينا يك جوانا جي سمانثا الحسني يوسف كون هال امريكا وبزافي ديكا خو بين نهبك جتاوان لدجيوي لي ريخسياك مروفاني فريازي فاونديشن رابورتك نو شانديا وداخواز ديكا كو دادگهن امريكي نرميه لهمبر في خانمي نيشان ندن ريفبرا و پری ابراهیم بمره پری خان تقل كيف خيراتي گەلک سپاس چما وا گرنگی دانه سر دادگه کرنا في خانما امريكي كو برينها بدا 10 بويا ژمارە گەلگە مهمە ئەم بزانن کات چ قەومی وەختێ چۆیە سووریە و چ کریە و چ نەکریە و پشینگیژی مهمە ئەم بزانن کو چ کریە بەری هەرتە سووریا بەعیاڵی خۆرە بێجاتێتە گوتن دراو کۆم کریە تشتی عسکەری کرینە و ئەو و عیاڵی خۆ حازریە خۆکردن دە هەرنە سووریا بداعش رەبن بێجا ژمارەیە مهمە
ئینسانی هاریکاریە داعش کری وەرتە حکومکردن چ مجرمیە کرین وە چ بەلگا وە چ تشتانە لە دژی وێ خانمی کوم بکار بنیشان بدن وێ خانمی تاوان لە دژی ئێزدیان کردنە چ تاوان کردنە ئەری تەوان ژمەرە وەک مناڵما ئێزیا گەلگا مهمان بزن چ بسەری ئێزدیا کریە وێ بخوا ئەو بخوا چۆیە گۆچە سحوفیا من بدراوی ئەمریکی ئەس چۆمە سووکە سەبایە و من ئێزدی کرینە دو کەچ و کورگگ هاتنە کرین بدراوێ وێ ئەمریکا ئانی ئەو عیالی خۆ چۆنە سووکە سەبایە و وان زارۆگا کرین باشە ئەو دەبێژە ئەگەر دادگەه بانیوان کە چا بکە تو بە حەزێکی ئەو دەبێژە دوو کەچ و زارۆیەکژی بۆی ڕەبوونا سەبایە بوونا وێ خۆی ینی وێ کڕینش خۆڕا وەختی درست سووریا دەبێژە ئەگەر ئەو بێ شەهادەیە لە دادگەهێ بدن ئەوەی بێژن و ئەس باش بوومە من کارێک خراپ نەکردە بوارڕە ئەم یان و گەلک دلێمە بڤان زارۆگاڤەیە چەندکو ئەوەل تشت ئەوە یان و ئەف زارۆگا حەوجەی تختۆری نەفسینە لازمە تختۆرەی نەفسی بوانە برونت و باخەوت و پشتێنگی ئەمەزانن حکومەتە ئەمریکا vêjinê حکم ناکرد کا çi tiştê li Sûriya kirî bes yê têta hukmkirin ji wextê li Emerîka haziriya xwe kirî û çoy roja gehîşta Sûriya ji xênî piştî gehîştiya Sûriya berê xwe nadine tiştekî yan û ev zarok hatine kirîn li Sûriya ji me re yan û vê em fam bikin wextê nayta hukmkirin çi tiştê kirî li Sûriya yan û çi micrimiyê bi serê êzîdiya kirî vêca ji me re yan mihim e çi mayê çine bavan zaroga ev feqîreyê bêjine were bêje vê jingê ev jingeye baş bû ji were ev jinge bi destê xwe li 2014 heta 2019 însan têne firotin li sûka Sebaya bejdar bû wê jî erê ew eyalê xwe çûna sûka Sebaya çêdibet îro însan bêjit ez însaneke baş bûm min çoya sûkê Sebaya kirîne yani her pitinê kirîna Sebaya tawana tu dibêjî hûn dibêjin divê Emerîkî vêna li ber çav bigirin لازم ورته حکم کردن اج همی تشتیره بس حکومت امریکا ناکد بس اجمره یا مهمه اف زاروگه هر نبات خطوره نفسی اش خینی وی که جی تش نساخی هیا ناوی وی ستاکهولم سیندروم اف نساخیه هگه ایک هاتا گرتن و پشتینی بردان اف انسانه دبیجد اف انسانه من گرتی ایباش بو جمره ایباش بو ام ترسن بلکه البافان زاروگه اف نساخی نو هبد چنکو الامریکا مدیجه اف تشتهيا الدرو دنیای مدیجه ستوکهولم سیندروم البافان انسانه ديار بد اف خال من هالكوي دريال نهول حفصيه الامريكا دزیندانی ده بله ام دزانن زاروک جی پیرابوی ماثیو او جی د ویدیو درکتیا مدید ویدیو دویجی مدیتن کو وەکو پرۆپاگەندێش داعش را دەکەت و بێژی ئەوژی تاوانبار بە چووکو زارۆکە 6 ساڵی بووە وەختی ئەمە بخوام مەتشل سەر زارۆک نینە چەندکو زارۆگە سمێنتە حسانی یوسف ئەو ئینسانەکە مەزون بوو ئەمر بوو وێ زانی چ تشت باشە و چ تشت نەباشە وێ زانی وەختی دراو کۆمنت کرد وەختی وێ حەزریە تشتی ئەسکەری کرد وێ زانی وا چتە هاریکاریە داعش vêca ew tiştê wê kirî em dikarin bêjne hikûmetê bes tiştê zarok kirî em nizanin yani nêzîkî bêjin 8000 şervanên biyanî di nav Daeş da bûn û peraniya wan xanim jî bûn li welatên dînê jî yanî we bi kurtî û çi ji wan û çi dibêjin حتى انه حكومه الدرو دنياي نغوتنا امي فان جني داعش ديسا زفرنا دام حكم بكن بس اجمره قلقه مهمه كو بزانن جني داعش نهما تشتغنا كرنا حميد بيجما بس مال باقش كرنا كاتكي ازدي اجمره غوتنا جني داعش بيستربون پەریخان گەلکی سوپاس دەستە خۆش ئەمپەر ئیبراهیم سەرۆک ڕێبەبەرە ڕێخستیا فریێزی فاوندیشن پارێزگاری دەمی یە کەرکووکێ ڕاکان سعید ئەلجبوری ڤەگەڕیانە پێشمەرگیان ji بۆ باژار ڕەت دکە و دibêja چارەنویسی wî jî di destê ئەنجومەنê پارێزگەریدایە ڕاکان جبوری پارێزگاری کەرکووک کە لەلایەن کوردەوە بە هەوڵدان بۆ تعریبکردنەوەی کەرکووک تۆمەتبار دەکرێت لە وەڵامی چەند پرسیارێکی دەنگی ئەمریکادا ئەو تۆمەتانە ڕەت دەکاتەوە کە ئاراستەی دەکرێن
سەبارەت بە پۆستی پارێزگاری کەرکووک و هەوڵی کورد بۆ لابردننی ڕاکانجبووری بە دەنگی ئەمریکای وت. ئەمە پسپۆری من نییە، من بە وەکالەت پارێزگارم. پۆستی پارێزگار پەیوەستە بە ئەنجومەنی پارێزگاوە. پارێزگار دەستێوەردان ناکات. هەرچەندە فەرماندەکانی پێشمەرگە ناوبەناو پرسی گەڕانەوەی پێشمەرگە بۆ کەرکووک دەوروژێننەوە، بەڵام جبووری ڕەتی دەکاتەوە هیچ ڕێکەوتنێک بۆ گەڕانەوەی پێشمەرگە هەبێت. هذا أمر ليس مطروحا أعتقد بأنه گەڕانەوەی پێشمەرگە باز نەکراوە. هێزی فیدراالی بێلانی پاراستووە. ئەمڕۆ ناوچەیەکی تایبەتین کە هێزی فیدراالی پیشەیانە کاری تێدا دەکەن. خەڵک سکاڵای لەم هێزە نییە. لە درێژەی قسەکانیدا بۆ دەنگی ئەمریکا پارێزگاری کەرکووک هێزە کوردیەکانی تۆمەتبار کرد بە بێسەروشۆنکردنی 1600 کەسی عەرەب و دەڵێت تا ئێستا یەکێتی ژمارەیەکی لێ ئازاد کردوون. تقريبا أكثر من 150 یەکێتی نزیکەی 150 دەستگیرکراوی عەرەبی سوننەی ئازاد کردووە، بەڵام وەزارەتی ناوخۆی هەرێمی کوردستان نکۆڵی کردە هیچ دەستگیرکراوێکیان لابێت. ئەمە مایی دوودڵیە بۆ کەس و کاریانە. ئەم مەسەلەیە پێویستە چارەسەر بکرێت و بێ تاوانەکان ئازاد بکرێن. ئەوانشی کێشەی یاساییان هەیە بچنە دادگا. لە بەرامبەردا غازی کەرکووکی جێگری بەرپرسی مەڵبەندی کەرکووکی یەکێتی قسەکانی ڕاکانجبووری ڕەت کردەوە سەبارەت بە بێسەروشۆنکردنی عەرەبی سوننە وتی. لەو سەردەمی داعشوانە هات کە سوکارەکەی ڕاکان خۆیان داعش بوون، هەندێکیان گیرا و بەربوونەوەمانە. ئەوانەی کە دیارین بە زۆرینیان لەو داعششتانەیە ئەوانەی بۆی خەنە سەر کورد، یعنی لەوانەیە لە شەڕەکانی داعشوانە کوژرابێن، بەڵام ئەمان بۆ ئەوەی زەختێ لە کورد بکەن و هەندێک تەنازول بە کورد بکەن هەستاونم فلیمیان دروست کرد. ڕاکانجبووری پارێزگاری کەرکووک کە هەوڵەکانی کورد بۆ لابردننی تا ئێستا شکستیان هێناوە، لە ئێستادا کار بۆ پێکێنانی هاوپەیمانەتێکی بەهێز بۆ هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگای کەرکووک دەکات و چاوی لە وەرگرتنەوەی پۆستەکەیەتی. دڵشادە نوەر، دەنگی ئەمریکا، کەرکووک. دادوەرێک کە بە سزا سەیر و سەمەرەکانی خەڵکی سەرسام کردووە دەڵێت من لە دادگا ڕاستە ڕۆبێکی دادوەریم لەبەردایە، بەڵام لە بری بێجێک بەیەخەمەوە بێت دڵێک لە سنگمدایە. دەنگی ئەمریکا سەردانی دادوەر فرانک کاپیرۆی لە ویلایەتی ڕۆد ئایلند کردووە. Your case is dismissed. Good luck to you and God bless you. Thank you. ئەمە ئەو دادوەرەیە فرانک کاپیرۆ کە دنیای بە بڕیارە سەیر و سەمەرەکانی دادوەریەکەی سەرسام کردووە. بە جۆرێک نێوبانجی سنووری ئەمریکاشی تێپەڕاندووە. بەرنامە تەلەڤیزیۆنەکەی گەیشتۆتە زیاتر لە 3.5 ملیار تەماشاکەر. دەشێت نهێنی ئەم دادوەریەی دادوەر کاپیرۆ لەکوێوە سەرچاوی گرتبێت. لە ڕۆڵی مندا وەک دادوەرێک ڕۆبێکم لەبەردایە. لەژێر ئەو ڕۆبەوە هیچ باجێکم پێوە نییە، بەڵکو دڵێک لەوەیە. دەمەوێت تەنها لە کێشەکانیان بگەم و هاوکاریان بکەم. تەنها گۆڕاگرتن لیان دەبێتە کەمکردنەوەی بارێکی گران لەسەر خۆیان و خێزانەکانیان. دادوەر کاپیرۆی تەمەن 82 ساڵ سەرڕای نێوبانگ و ناودادبوونی لە هەرکوێی شارەکەی پرۆڤیدنس دەربکەوێ خەڵک دەیناسێتەوە، وەلێ پاڵەوانی ژیانی ئەم پیاوە باوکو دایکە هەژارەکەی بووە. باوکم کۆچبەر بوو لە ئیتالیاوە هاتبوو. خواردنی لەسەر عەرەبانە دەفرۆشت و پاڵی بە عەرەبانەوە دەنا. زۆر هەژار بووین، لە ماڵەوە کەلوپەلێکی کەممان هەبوو، ئاوی گەرممان نەبوو، بەڵام خۆشەویستی لە ماڵەکەماندا هەبوو. باوکو دایکم بە هەژاری قوربانیان بە ژیانی خۆیاندا لە پێناو باشکردنی ژیانی من و دوو براکەمدا. بەڵام بەردەوام هانی خوێندنیان دەداین. لە بیرمە تەمەنم 10 ساڵان بوو. باوکم وتی تۆ دەبیت بە پارێزەر. ئەوەی لەم دادگایی شاری پرۆڤیدنسی ویلایەتی ڕۆد ئایلند دەبینرێ جیاوازترە لە شوێنی تر. حەز دەکەی ئەو خەم و فشارەی لە چوونە دادگا بۆ مرۆڤەکان دروست دەبێت لێرەوە نەبێت. ڕەفتار و گوفتاری دادوەرەکە دەیگۆڕێت. ئەو منداڵانەش کە لەگەڵ باوکو دایکەکان ئامادەی دادگایەکان کاپیرۆ دەیانکاتە پارێزەر. هۆڵی دادگا ئەزمونێکی ترسناکە بە تایبەتی بۆ یەکەم جار. هۆڵێک و شوێنێکی دادوەر و دوو ئاڵا و پۆلیس بە چەکەوە وەستاون. سەیری دەموچای منداڵەکان دەکەم دەترسن. باوکو و دایکیان خۆش دەوێت، دەخوازن شتی خراپ ڕوونەدات. بەردەوام بیر لەوە دەکەمەوە ئەگەر شتێکی خراپم دەرحەقیان کرد، ئەو منداڵانە تووشی ترسێکی گەورە دەبن و لە ئایندەدا ڕقیان لە حکومەت و پۆلیس و دادوەر دەبێتەوە. نازانیت چۆن ئەوە لە تەواوی ژیانیاندا ڕەنگ دەداتەوە. لە ئەمریکا دادگاکانی سزای سەرپێچی ئۆتۆمۆبیل داهاتێکی باشە بۆ ئەو شارەی دادگای وهای هەبێت. بەڵام شارە کۆنەکەی پرۆڤیدنس لە ویلایەتی ڕۆد ئایلند کە 383 ساڵە دروست کراوە ڕەنگە لەم دادوەرە ئەوەندە سوودمەند نەبێت.
لەسەرم کاری کە دەیکەم قسەم لەگەڵا کراوە جاریشان بەڕێوبەری دارایی سەردانی کردم وتی ڕەنگە من ئەوەندە پارە کۆ نەکەمەوە بۆ شارەکەم لەوێدا من بەبیرم هێنایەوە من وەکو دادوەرێک هەڵبژێراوم نەوەکو وەک کار بەدەستێکی کۆکەرەوەی سەرمایە. Actually sent cash. So we're going to use this to help pay for your fine. ئێستا دادوەر فرانک کاپیرۆ وەک باڵوێزێکی دادپەروەریە زۆرێک لە جیهان دەیناسن خۆ ئەو یارمەتیە داراییانەش کە ڕۆژانە بووی دەنێرن دەستی نەدارێکی پێدەگرن کە پارەی سزاکەی پێ نییە. زۆر جار کەسایەتیەکان لە میدیاوە چەشنێکن و لە ژیانی خۆشیاندا جۆلێکی تر دادوەر هەندێکی تیپێکی وەرزشیە و ئەو ژنەش کە 19 ساڵە لەگەڵیدا کارەکات ڕەنگە باشتر باز لە دادوەر کاپیرۆ بکات دوور لە دادگا و ڕۆبی دادوەری. دادوەر پیاوێکی خۆشەویستە هەرچیەکی لە دەستدا بێت دەیکات بۆ ئەوەی هاریکاریت بکات ئەوەی لە تەلەڤیزیۆن دەیبینیت لە دەرەوەش هەروایە کەسایەتیەکی زۆر بەسۆزە و هەر کەسیش بێتە ئێرە و داوای یارمەتی بکات واز لە هەموو شتێک دێنێ و کۆمەکی کەسەکە دەکات. شاری پرۆڤیدنس لە ویلایەتی ڕۆت ئایلند ئەگەر ڕۆژگارێک بەناوبانگ و بێوەک شارێکی کۆن و چاوگی پیشەسازی لە ئەمریکا ئەوە ئێستا نێوبانگی سنووری جوگرافی ئەمریکاشی تێپەڕاندووە نێوبانگ بەهۆی دادوەری دادوەرەکەیانەوە فرانک کاپیرۆ کە یەکسانی خوازی ئەم دادوەرە لەسەر تاسەری جیهان دەنجی داوەتەوە یحیا بەرزنجی دەنجی ئەمریکا شاری پرۆڤیدنس لە ویلایەتی ڕۆت ئایلند. ڕۆژنامەیە نیویۆرک تایمس ڕادگەهینە و دوو مەزنە پێشڤەنێرین سەرۆک دۆناڵد ترامپ لە مەها تەباخێدا خویانیەک داڕشتیە و دەبێژن ئوکراین وێ لێکۆڵینی بکە لەسەر جێگیری سەرۆکی بەری جۆ بایدن. ڕۆژنامە دەبێژە بالوێزی ئەمریکی لە یەکەتیا ئەوروپی وەروەسا پێشڤەنێری ئەمریکاش بۆ ئوکراین ئەو داخویانی داڕشتنە. دەڕونشتنە تایبەتدا بالیۆزی ئەمریکی بەرسەڤا پرسیارên civata nûneran da ji berkunavî wî hatiye di gileya li dijî Serok Trump de sebaret daxwaza wî ji Serokê Ukrayn ji bo destpêkirina lêkolînê sebaret destê Biden di derxistina lêkolerê gendeliyê de û karê kurê Biden digel kampanyeka gaziya Ukraynî. Rojname dibêje parêzerên Serok Trump û alîkarê nêzîkî Serokê Ukraynî agehdarî wê daxuyaniyê bibûn. لە ئەنکەرا فیستیڤالێک بۆ نیشاندانی بەرهەمە کشتتوکاڵیەکانی هەرێمە جیاجیەکانی تورکیا ئەنجامدرا و تیایدا خواردنە بەناوبانگەکانی شارەکانی تورکیا پێشکەشکرا. لە ئەنقەرێ لوتکیا بەرهەمی نیشانکریە جیۆگرافی هاتە لە دەرخستن. هەر جوورە بەرهەم divê pêşengehê da hate pişandin. Di nav vana da zebeşên Amedê û biryana Sêrtê gelek eleqeyek dît. Xeyrî vana, xwarin û vexwarin, berhemên dest yê kevne şopî û her wekî din berhem li vê derê hatin pêşkêşkirin. Ev festîval gelek li gorî dilê beşderbûnanin. Amedê em hatin bilir, navê Diyarbekir, peynîrê, mezdeveşê Diyarbekirî, qedayîfê Diyarbekirê û birinca Qereç Dağîmanî ji bo tanîtimê Standa Kurdan bi xwarina gelek eleqe dibîne. Li her derî beşdarvan hene. Penerê Wanê jî li vê derê bal dikişîne. Jûra bazirganiya Wanê jî hin berheman li vê derê pîşan didin. Van ticaret stanê odasiya Wanê em şan devra. Em senavê odê hatin. Qavut, mertoğa, keladoş. Adeten van penderî, me penderî haniye, penderî sîrin, penderî Wanê. Ev festival gelek bala kesan dikişine. Yên ku beşdarî vê pêşengehê bûne xwarinên xwe jî bê pere îkramî müşteriya dikin. Jivan Esma Karaca dibêje ez birçî hatim ana têr diçin. Li vê derê biryana Sêrtê çê dikin, ka çaw çê dikin em temaşe dikin. Mama viya çaw çê dikin biryanê. Ben biryanê tanûrê de çê dikin. Çê metru tanîra makûre bin erdê de. Em guştê berxê salê çê dikîne. Parê em biryan ema zef taze ye. Em tercih dikin herkes jî were bixwe me jî kes Ankarê heye çuqur ambar. Em bê derê ne. Çêkirina wî çawanê? Çêkirina wî em hekmê buxarê çê dibe. Agir nabînit. Qazana me heye em dêxin binê de te jî av dikin. Em dî alê da alqênîne.
سر قپاق دیتنی سپی چامور قپاتمیش دیکی بونی هوا نستنه قناره تازه چه بیه کک شفی خانه لوی دری کاری بریانی دیگه بس دیگه به دو بپره bu iro bepere. Sadece spesiyel bir kahvemiz. Bunun gibi hocam 47 çeşit kahvemiz var. Di vê zirveya berheman da li her derî tiştekî taybet mirov dikare bibîne. Her dever rengê xwe bi berhemên xwe diyar dikin. Festîvala navnetewî ya xwarinên gelerî li vê derî bi vî şêwazî derketbeş mezî xweş nişanî we bidin. Eyûb Demîr, Dengê Amerîka, Enqere. هەموو ساڵێک لەگەڵ دەستپێکردنی پاییز وەرزی تەکاندنی گوێز لە هەورامان دەست پێ دەکات. پاش تەکاندنی بەرووبوومەکان جوتیاران بەرهەمەکانیان لە بازاڕی هەوراماندا دەفرۆشن. وەرزی تەکاندنی گوێزە و شەنیاری ژدارەکەی هەڵگرتووە بۆ تەکاندنی گوێزەکان. هەرچەندە وە خۆی دەڵێ کارەکەی زەحمەتە، بەڵام ئەزمموی پێشووتری و شارەزایی لە پیشەکەیدا یارمەتیدەری جێبەجێکردنی کارەکەین. شەنیار کەسێکە کاری گوێزەکاندنەکە ئەچێت هەبانم گوێزانە گوێزەکانە تەکێنێ وەلێ کاری شەنگەری واقعان کارێکی زۆر سەخت و گرنگە کە هەموو کەسێ ناتوانێت کاری شەنگەری بکە. ئەمە کارێکە کە ئەشێ ترس و نەوێت لەم کارە لە مناڵیەوە فێربی. دوای تەکاندنی گوێزەکان لەلایەن شەنیەرەوە باخەوان بە هەرەوەزی لەگەڵ خانەوادەکەیدا دەست بە کۆکردنەوەی گوێزەکان دەکەن و لە شوێنێکدا کە پێی دەڵێن کۆما کۆیان دەکەنەوە. گوێزیام ساڵ بەبوونەوە کە بارانشتن زۆر بوو کەشەوەی فێنک بوو گوێزی هەورامان بە ئەم جوان. دوکاندارەکان بە جیاکردنەوەی جۆرەکانی گوێز لەسەر بنەمای باشی و خراپی گوێزەکان جیایان دەکەنەوە و هەر ساڵە و نرخێک بۆ 1000 گوێز پێکەوە دیاری دەکەن. ئێمە گوێزی خۆمان تخین سێ جۆرمان هەیە لێرە ئێستا حالم بۆ نمونە من جۆرێکی گوێزە بە زۆردا کاقلەکە زۆر جوانە ئەمە یان کیلۆی بە 6.5 6 تا 6,500 نوعێکی ترمانەیە گەورە و جوانی دەرەجێکی گوێزی پێڵین ئەمەیان ئەمە بە 1000 بیفرۆشین 1220,000 کیلۆی بە 8,000 دینارە. اینجا گوێزی هەورامان یەک لەگەڵ گوێزەکانی جیاوازی ئەوەیە ئەم گوێزە چەورە. گوێز هێما و ڕەمزێکی هەورامانە و لە کەشوهەوایەکی فێنکدا گەشە و نما دەکات. فەرحان هەورامانی، دەنگی ئەمریکا، هەورامان. جوانە خواردنە خۆرسیژی هەردەم خۆشترەژیە خواردنەدن. لێرەشدا دینە کۆتایی بەرنامەی ئەمڕۆمان تا بەرنامەی داهاتوومان هەر شاد و بەختەوەربن. خدا حافظ.